وا بڕیارە 16 هاوشەوی ساڵی ڕابردوو یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە. ئەم ساڵ 30 ساڵ بەسەر کیمیابارانی هەڵەبجە تێپەڕ دەبێت کە بووە ئەوەی شەهیدبوونی 5,000 کەس و وێرانبوونی شارەکە. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجەش دەڵێت هەموو ئامادەکاریەکان کۆتاییان هاتووە و چەندین لیژنە بۆ بەرزڕاگرتنی یادەکە پێگەێنراوە. وتەبێژی یادکردنەوەی 30 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند حکوومەت زیاتر لە 60 ملیۆن دیناری بۆ بەڕێوەچوونی یادەکە تەرخان کردووە. سەرەتای مانگی یەکەوە دەستکرا بە کۆبوونەوە دوا قۆناغ ئەوەی کە ئێستا هەیە هەموو تیمەکان ینی لیژان دروست کراوە لیژنەی هوەری و ڕاگەیاندن لیژنەی پەیوەندیەکان لیژنەی ژمێریاری لیژنەی باڵا لیژنەی ئەمنی هەموو کارجێڕی هەموو ئەم لیژنانە کارەکانیان گەیاندوتە دوا قۆناغ هەموو ئامادەکاری کراوە. ئەوە مەراسمە دوو ڕۆژ بەردەوامە بێ ڕۆژانی 16 حەڤەی مانگ لێرەوە لە ڕێی کەناڵە بەڕێزەکانەوە بانگهێشتی هەموو کوردستانیان ئەکەین هەموو تاکێکی خاوەن وجدان ئەکەین. ماڵی هەڵەبجە ئاوەڵایە دەرگای کراوەیە ئێمە لە پێشوازی میوانان داین بۆ ئەوەی بەشداری ئەو مەراسیمە بکەن. بودجەی ئەو مەراسیمە زیاتر لە 60 ملیۆن دینارە کە بۆ ئەو مەراسیمە تەرخان کراوە. بەوەی کەم تەرخەمی حکوومەت بەرامبەر کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە کۆمەڵی قوربانیان بڕیاریدا بە مەرج بەشداری یادکردنەوەکە بکات و ئەو داواکاریانی هەیەە بۆیان جێبەجێ بکرێت. بەڵام بەوتەی سەرۆکی ئەو کۆمەڵەیە بەڕای زۆرینەی ئەندامانی باڵای ئەنجومەنەکەیان بڕیارەکەیان گۆڕیوە و بەشداری یادی 30 ساڵی کیمیابارانی هەڵەبجە دەکەن. پارێزگار و جێگری پارێزگار و بەڕێوەبەری شەهیدانی گشتی شەهیدانی هەڵەبجە سەردانی کۆمەڵەکەیان کردین و دیارە ئێمە وەک کۆمەڵی قوربانیان هەموو بڕیارەکانمان بە دەنگدانە. دوای ئەوەی کە پرۆسەی بەشداربوونمان چووەتەوە ناو دووبارە دەنگدانی دەستەی باڵای کۆمەڵە زۆرینەی ئەندامانی دەستەی باڵا بڕیاریاندا کە بەشدار بین و ئێمەش وەکو کۆمەڵە ئیلتیزامەکەین بە بڕیاری زۆرینەی کۆمەڵە. ساڵی ڕابردوو حکوومەتی یەرێم 31 ملیۆن دیناری بۆ یادکردنەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە تەرخان کرد کە ئەم ساڵ دوو هێندەی ئەو بودجەیە بۆ یادکردنەوەی 30 ساڵی کیمیابارانی هەڵەبجە تەرخان دەکات. بڕیاری ژوایە یادکردنەوەی 30مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە یاریگای داخراوی نێودەوڵەتی هەڵەبجە بەڕێوە بچێت و هەر لە هەمان ڕۆژدا چەندین چالاکی جۆراوجۆر لەبارەی کارەساتەکەەوە ئەنجام دەدرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.